بە بڕیاری وەزارەتی ناوخۆی هەرێم جارێکی دیکە بە پاساوی بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە ڕۆژانی جەژنی پیرۆزی ڕەمەزان قەدەغەی هاتوچۆ ڕادەگەنرێتەوە. سەرجەم دوکان و مارکێت و نانەواخانەکانیش بۆ ماوەی 72 کاتژمێر بە پێی بڕیارەکە دادەخرێت. بەشێک لە دوکاندارەکان بڕیارەکان بەلاوە پەسەند نییە و پێیان وایە زیانی گەوری مادیان بەردەکەوێت. دەکرا هاوشێوەی پێش و لەژێر ڕێنمایە تەندروستیەکان شوێنەکانیان کراوە بێت. وڵات زیانێکی زۆر زۆریە چونکە کاکەم کەرەنتینێ باوەڕەکەی نانەوەکان زەردیان زۆر کردووە. یەکەم لە ڕۆیە کە غاز زۆر گران بوو، دووەم ئاردیشیان ئیتر لە 25,000 بوو بە 33,000 بەخۆ. خۆمان دانا بۆم جەژنان چونکە قەرەباڵغی زوڕ و لە نانەوەکانەکە کەچی ئەم جەژنەشیان ئاوا لێ کردو کردیان بە کەرەنتینە و قەدەغەی هاتووچۆ. وەڵی کەس هیچ نانەوەیەک لەگەڵەوە بڕیارەیانی وەڵی زیانی مادیە وڵا زۆرمان پێگەینە کاکە ئێسێمە ئەو واردەمانەیە بێ قایمقامی حسابی و کاکە ئەو سێ ڕۆژەوە واردە کۆنە بێ وایانە. ئیتر کاکەی ئەم سێ ڕۆژە سێری ناوبازار کە و سێری بانقەکانکە کە موچەی لێوەرەگیرێ قەرەباڵغێکی زۆری پێوە دیارە. با بچن ئەوانە داخەن و نەبچن سێ ڕۆژی تر قەدەغەیات توی پێ بکەن. ئەم بڕە لە جێگەی خۆی نییە کە بە داخستنی ئێرە لەگەڵ نانۆخانەکانە هەم زەرزیانێکی بۆ ینی چۆمڵی لە ڕێ فرۆشوانە بۆ مارشێتەکانە بە تایبەتی لە جەژنا فرۆشێکی باشمانە بۆ بە جەژنی پێشوبوونەکانی پێش بە تایبەت لە بۆنەکانە زیاتر مارشێتەکان بازارێکی باشتریانە بێک لە ڕۆژانی ئاسایی و کەتر جەژنیش دابخرێەوە زەرزیانی خۆی هەیە بەڵای پێمان باش بگەم مارکێتەکان بکرێتەوە گەر بۆ چۆن بڵێن بۆ مودێکی دیاریکرا بێت سا لە کاتی کەرەنتینەکە کرایەوە تا 6 ئێوارە بوو کاتێک دیاریکرێە بوو ئێستاژە کاتێک دیاریکرا بووە لەم سێ ڕۆژەیە باشتر بۆ گلەی بکڵ بێ هەڵ بە ئامدا بخرێت. لیژنەکانی قایمقامەتی سلێمانی کۆبوونەوەیکیان ئەنجامداوە بۆ گرتنەبەری ڕێوشوێنی پێویست بۆ ئەم 72 کاتژمێری قەدەغەی هاتوچۆی تێدا ڕادەگەنرێت. هەر دوکان و مارکێتێک سەرپێچی بکات و شوێنکارەکەی بکاتەوە پسوولەی سزادانی بۆ دەکرێت. پێم وەک لیژنەوەشەکانی قایمقامەتی سلێمانی پلانی خۆمانمان داناوە و چەند لیژنەیەکمان لە کاردا دەبن وەکو ڕۆژانی ئاسایی و بێدارە بن. ئەو لیژنانە کارەکانی خۆیان جێبەجێ ئەەکەن و لە خوانە خواستە لە بوونی هەر ئەگەرێکی نەخوازراوە ئەم لیژنانە ئەتوانن ئەوەی کە پێویستە بیکەن و جێبەجێ بکەن و لەگەڵیشاندا لیژنەی باڵا خۆشی تاوای ڕۆژەکانی جەژن لە ئەرک و فەرماندا بێگومان لە ڕێگەی لیژنەکانەوە کاتێک کە سەردانیەکرێەوە پسوڵێکی سەرپێچی بۆ کرێ بەوەی کە پێشێ لە ڕێنمایەکانی کردووە پابەندە بۆ بە ڕێنمایەکان. هاوڵاتیانم بڕیاری وەزارەتی ناوخۆ بۆ قەدەغەی هاتوچۆ لە ڕۆژانی جەژن ڕەت دەکەنەوە بە بڕیارێکی هەڵی دەزانن لە کاتێکدا بە بەردەوامی بازار و مارکێت و شوێنە قەرەباڵغەکان کراونەتەوە لەبەر چەند حاڵەتێکی توشبووی کۆرۆنا جارێکی دیکە خەڵکی لە ئیش و کار دەخەن. خەڵکی هێندە گیرۆدەی بێکاری و بێموچەی و خەیرانی داراییە نیو هێندە بیری لای ڤایرۆسی کۆرۆنا نییە. ئەگەر خەمی ژیانی خەڵکدانە موچەکەیان بدەن نەوەک لە ژووریان بکەن و نەهێڵن ئیش و کارەکانیان بکەن.